لە ڕاستی ئێمە خولی کاس توان بڵێم سەرەتا وا بڕیار بوو بەشداری وەکو یاریکی ڕسمیە بەڵام زمنی ئەو ئەعدادەی بکەمە ئەعدادی تیاکەین لە تیپەکە چونکە خودزانی ئەوەی کۆڕۆناوە کە بێت دواکەوت تیپ تەشکیلکردن بەڵام سوپاس بۆخوا توان بڵێن تیپەکەمان لە دۆخێکی باشە ئێستا بۆ قۆناغی داهاتووشە بێ بەڕاستی حسابێکی تەواوی بۆ گەچکە ئێمە تەواچینە قۆناغی حەسمە لەگەڵ ئەو تیپانەی نوخبە یاریەکەین و ئینشاءڵڵا ئێمەش متمانی زۆر ئەمەم تیپە هەیە کە بتوانین ڕوبەڕی ئەو تیپانەش بێنین کە یەنە ساحی خۆمان ئینشاءڵڵا. وەکو ینی نۆرۆز ئێمە خۆمان حاضر کردبوو هەر لە بیدایەتی مەوسمەوە خۆمان حاضر کردبوو بۆ جامی کوردستان و دەوری عێراق و دەوری کوردستان سیاری ئەوڵی جامەکە توانیمانە سەرکەوتن بەدەستبێنین بە ئەنجامێکی باش دوای ئەم قۆناغا ئەگەینە قۆناغی سیودوی خولەکە بەریانەکانی یانە ممتازەکانی عێراقکەوێن هیوادارم بە هەمان ئەنجام و بە هەمان ئاست و بە هەمان ڕیتم بەردەوامی ئینشاءڵڵا وەکو خۆ ئامادەکردنێ بۆ خولی پلەیەکی عێراق و بۆ خولی کوردستان.